ئەنی هەر ئەسلی داوەتەکە کەمایەتی بۆ ئێمە ئەگەر محکەمە و یاسا لەم وڵاتە سەروەرە نابێ بێڵێن ئەو پیاوە بێت هەم کوردستان واللهی من نازانم یەکەم ڕۆ ئەەکەمە سەرۆکی حکوومەت ئەو نوێنەری هەموو کوردەکات ئێستاکە لەم هەرێمی کوردستان پێشی هەموو کەسە بێوڕێنەدا کاک مەسعود کە هەر دەستی ئەڕوا و ئەتوانێت ئەمر بکە بەسەر حکوومەت سەرۆکی هەرێمت وایە محافزی لە هەولێرە وابزان معرەزەکە لێرەیە یعنی ئەبێ یەکێ لەمان لەم بەڕێزانە ڕێ نەدەن یعنی ئێمە ئەوەندە سەلاحیەت و دەسەڵاتمانەیە خۆ من کابرا سەلاحیەت و دەسەڵات نییە بچم بەردەم کتێبخانە یا مەسەرەن پێشانگای کتێب ڕێی لێ بگرم ئەنی هەر ئەسلی داوەتەکە کەمایەتیە بۆ ئێمە بەڕاستی عیبە ئەو داوەتە حەق ڕەفز کرێتەوە و پێشی بڵێن بۆی ئینسان هەیە حەق و حدودی بزانێ بڵێن کاکە لەبەر ئەوەی جەنابەت ئەو وتێت بڵاو بۆتەوە لەسەر سەلاحەدین ئێمە ناتوانین داوەت بکەین و بگەڕێەوە کۆتایی داگەر قسەیەک یاخود پەیام و داواکاری هیوادارم ئەو داواکاری گشتی کاک محەممەد ڕێکانی کردوێتی کە ئەو مدعی عامە داواکارێکی بێتە جێ ئەگەر محکەمە و یاسا لەم وڵاتە سەروەرە نابێ بێڵێن ئەو پیاوە بێت هەم کوردستان زۆر سوپاس کاک. دەست خۆش بێ